یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبێت لە گفتوگۆ لە پێناو ڕێفەراندوم وەک هەنگاوی یەکەم بەرەو سەربەخۆیی گەلی کوردستان و دەوڵەتی سەربەخۆ. یەکێتی نیشتیمانی کاراکردنەوەی پەرلەمان بە کارێکی حیاتی دەزانی بۆ بنەما یاساییەکان و چارەسەرکردنی کێشە یاساییەکان. یەکێتی نیشتیمانی یەک ڕێزی نەتەوەکەمان بۆ کۆدەنگی نیشتیمانی و ڕەفەراندۆمێکی سەرکەوتوو و گشتگیر بە ئەرکی نەتەوەیی دەزانێت. چاوەڕوانین هەموو لایەنە سیاسیەکان ی کوردستان هەنگاوی عەمەلی و درست لە پێناو یەک ڕێزی نەتەوەیی بۆ جێبەجێکردنی بەرنامە و کاری هاوبەشی نیشتیمانی بنێن، هەروەها کێشە لاوەکی و بچووکەکانی ڕابردووە لا بنێن بیکەنە قوربانی ئارمانجە مەزنەکانی داهاتوومان.